قەمسەڵەم لە بەرایە ڕەنگە پێتان سەیر بێ بەڵام ئێرە کوێستانە کەشوهەوا زۆر جیاوازە ئەگەر لە نێو شارەکان و گوندەکانی خوارەوە کەشوهەوا 30 پلەیسیلیزی بێ لێرە 15 بۆ 12 ئەمە پێی دەڵێن مەرزێ گەڵاڵێ کوێستانێکی زۆر دڕفێنە وەکو دەبینن دەڵێ تابلۆیەکە و بەدەست وێنە کێشراوە هەموو ڕەنگەکان دەبینی سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە خەڵکی گەڵاڵێ گوندی گەڵاڵێ زۆربیان هاتوو لێرە خانوویان دروست کردووە لەبەرەوە وەکو جاران نەماوە کەشوهەوا گۆڕدراوە ئێستا خەڵک لە نێو گوندەکانە گەرمایەتی بۆیە دێن لە کوێستانەکان خانوو دەکەن ئێستا لێرە 24 ماڵی لێیە جا لێرە لەم سروشتە جوانە گیای بەهاری خۆشیشی لێیە ئەمڕۆ ئێمە دەڕۆین ئاڵوو لێ دەکەینەوە و لێی دەنێین. لە مەرزێ گەڵاڵێ کاک حوسێن مامدۆزیوەتەوە کە شارەزایی ئەو جیا بەهاریانەیە ئەو گیانەیە کە لەم ناوچەیە ئەڕوێن و ئەتوانێت دەرمانیشان لێ دروستکە بەڵە زۆر لەو گیانە هەیە کە ناخورێت بەڵام ئەتوانێت دەرمانی لێ دروستکەیان ئەخورێت و دەرمانیشە. کاک حوسێن تۆ زیاتر چ گیایەک لەم وەرزەی ئادۆزیتەوە بە دوای کامیانەوەی زیاتر؟ بە زۆری ئەو گیانەی کەەوە ئەمن بەکاریان دێنم تاڵیشێک نمونە ئەوەیان هە تاڵیشکە ئەمە تاڵیشکە ئەوە لێ چەقاند تەماشەکانی خان ئەوەیان تاڵیشکە جا ئەوە زۆر بەرزە بیت یعنی ئێستانەکە گۆپاڵەکەی من چەندە زیاتر لەوەی بڵند دەبی گوفتی شەدات بەڵام ئەوە ئێستانەکە ینی تۆوەکەی ئەو جایە هەم بە کاڵی ئەخورێ و هەم بۆ دەرمانیش بەکارتێ بەتوانانی بیخۆین بەڵێ زۆر شتێکی تامی لە جەرجیر و ئەوانە زۆر زۆر بەتامترە هەر زۆرش بەتامترە لە جەرجیر بەڵێ وەکو سەوزە توانی بیخۆی و بۆ دەرمانیش بەکاردێ ئەوە دەرمانی سەرەکی سەرەتانە کە بە تەجروبە خەڵکمان پێچا کردیتەوە بە بێ مقابل بیکوڵینی بە ئاو یەکیان وشتیکەی بیکوتی لە کەپسولیکەی ئەویتریان ئاوا بە سەوزی ئەخورێ. ئێوەی دەستە چییە؟ ئەوە بۆرژانی پێڵە بۆرژان ئەو بۆرژانە ناخورێ تەنها بە کوڵاوی ئاوەکەی ئەخورێ ئەو کەسانەی کەوا ورجان گەورەیە ئەتوانن بە ماوەیەکی کەم ئەتوانن بە ماوەیەکی کەم هورجان بە زۆر بە احتیادی دابەزی و بەبێ ئەوەی مزاحفات توشتی وەشی هەبیت بەداخەوە خواردنی ئێسانەکە تەندروست نین. بۆچی تەندروست نین؟ وڵی تەندروست نین لەبەرەوەی ئەو برنجانە 100 برنجی ناویان لێنایە حەید و زەید و فلان و بێوان و مەحموود و ڕەس و تەیر و تاش و ئەوانە بەڵام بەداخەوە هەمووی لە مەعمەل دروستەکرێ وەرە تەماشای برنجی خۆماڵی بکە وردە چەتڵوشی پێوەیە. پێڵێن کاک حوسێنی ئەبوو شەوارب کاک حوسێنی سمێڵ بۆچی وات پێڵێن جاوتت لەسەرەوتم سمێڵەکە درێژە و باسەکە ژۆکو سمێڵەکە درێژ بووتە لە خوارێ بۆت باسەکەم بۆ شاردوتەوە جارێ خۆی لە ساڵانی هەفتا ئەوە 16 بەسەرەوە هەتاکو دوای با بڵێن هەفتاوسێ ئەوانە ئەمن خولیای شانۆگەریم هەبوو بەڕاستیتە ئەوە هەمووی ڕاستیە؟ ئەی چۆنە؟ ئەی ناکرێت تۆزە ئەوە نەیم لێ بێتێ بێم بیکەم بە ئەکستێنشن بۆ قژی خۆم؟ ئەوە دوایە ئەگەر ڕێکەتین هەوەختە یەکسەر لەی سەرم دڵی نایە لەو کاتی کە دەورە سەرچەکان مەبینی سمێڵیان بۆ دانام سمێڵم نەبوو دایدی لە دوای هەفتاکانەوە کە سمێڵم پێیا بوو ئیدی خولیای سمێڵم پێیا بوو سمێڵم بەردا و نازناوەکەشم هاتە سەر ئەوەی کە حوسێنە بوشوار بوویدی هەر بە حوسێنە بوشوار بەمان ئێستاوە چەند درێژە؟ 2 مەتر و 25 سانتیمە ئەیندەی پێوی؟ بەڵێ ئێستاوە بە چەند ساڵ ئاوا درێژ بووە بۆ بە 2 مەتر تقریبا نەکا 31 ساڵەوە 31 ساڵ؟ ئای چۆن
ئەوە خزمەتیەکەی چی لەکەی وڵی خزمەتی کاتی خۆشتن چی لەکەی وەڵاوەدان لە تەنیشتە خۆمیان ئەژنەکەت پێی ئیزعاج نییە ئەو سمێڵانە خۆی بە شانازیان بە سمێڵەکانمەوە کرد شانازیان بۆ چەند ژنتە بوو دوو ڕخیان لەیەک نەبوو هیچ کێشیان نەبوو ممکنە دەڵی خۆیان مەسەلەی دووژن کەفیان پێک نییە بەڵام قەتوانە بووە کە کێشیان دروست کرد بەڵام تۆ کەیفت بە هەردووکیان هات ئەوە باشێکشی ترم بیرکەوتەوە چتە سمێڵەکەم تەمەنی 32 ساڵە خۆ تەمەنت چەنە من تقریبا 72 ساڵم من مالی 49مە وەڵا پێتەوە دیار نییە کاکە خەتای ئەم ژیا سروشتیانەیە خەتای دەرمانەکان تە کاکە دەرمانێکیش بڵێ بۆ گەنجی السلام عليكم. دايقان باشي حوالط زين مباسط سلامتي خوش بيا اخو بيبي شلوني ماما جان باشي حوالط جاب خوش بيا اخو بخير بينا خليكي شي بون تشيتان دروستك بوني اشتكي خوشي محمود صابر هو خليكي الو بون الو دروستك والله صدفيكي جوانا والله مجبور الو من متم الو يا الو هلا يا الو 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 والله من هلا الو سوا بيل قرصنا زعما شاتون بو الو لير دسكه بله رمو برلا الو لسوران الو يشو كارينا وباخصه وانا شو دمينين جاري دو شو دمينين يعني خلكي سوران خوتان شكو بوتيان خلكي قلالي لير قلالينا والله لسوران لسوران بعدنيش كاين جاجيان ليره خوش لك على سوران طبعا ليره والله ما وانا گنجتنا غير ليره دا بنشين ببي شو كار نكر او شويه بوتو كاميان خوش تريك دا بله شوينيو ايه والله بس ايش اللي ده اعمل لي وايش اللي خوش بري الو لكيو فيلينيتو اري الله خوش جابونا لقل مني شابرم توزق الو لكم من هر نازانم كاميه نايدو اسمه بابري الو لكوي هي بزور بروي الو ها وانا برا شو خريشي الو كرنينا وتهر بس الو تكر جبهار كان يكلو جبهار انا والو عند ازل ديار هم حزي لي ما خليك الو نظام لشدي تيت والله كم جارد بيبينا هذا اوتي هم الو يا ادي السلام عليكم. وعليكم السلام بخير شلوني؟ ما عندنا بنت. باشي سلام ما عندي نبي. باشي نحواله. ما شاء الله باشي ديك ردوتو. هذيكو. ولا كيف خريكي؟ تقريبا ساعتك نيف ساعتين. وخذي واردة شي ديك ولانيا. هذيكو. الله يعارك. حزد لي ابي خوي. هذه لوين ما هات. امان الوني ونيا. اوش الو؟ اوش اورنجي جواز بشمكا. برنجا كان ما قلبينا اسمه. ناسيون. إيه ها أوينه كم أود درسه؟ تجيني؟ كاكا وهم هوا. بتشبك ليك. أو صوزاية يبيني. دانا جاي لك كذا قال. والله ما غير صوزاي سامن بس ما قل برقة كمان صوزي كالترا أو أن تخترن بزانم وعلوية. وشو قوتي إنما قدينا إيرانا لنا فرتكان على جوانا. أو يعني تجيبوا خاطري خوا. لنا بلكو وانا هنا سكتريتي ذا خدريجو اها ابو شو جوان ترى خلقي قلالي توش نخ اي خلقي كوي خواب زاني خلقي شو خواب زاني خلقي خدا زي خلقي شوي رابوتا قلالي ادي طيب شلون بوتا قلال شو تكرو بكاسك خلقي قلالي بله ابي تتصي ما في برابريد ورقرتوا لي انا ادي ايش مقلالي هذه تو جائر خوش ترك يا لا سيده كان هم زي خوش ترى ما عرفت لا شيء يوز خوشه ونيا انا والله وجوه تتقوم محمود بله ونيا
تازە بوومە گەڵا تازە بووە گەڵامی چۆنت ناسی نەک تازەوە لەنەوەتەکە سێ حەفت ساڵم حەز لێ کرد حەفت ساڵ ئەدی کو لە کوێن دەرت ناسی چۆن یەکتان بینی دیت لێک دی گوێمان لێ دی چۆن دیت لە عالەمی کوێک تێدیت جاران ئێستا خەڵک بە ئینتەرنێتێکە بینێ و خەڵک لە زانکۆیە مەسەڵەن خەڵکە بینێ و بە کافتریایەکە بینێ وەختی وانە بوو وەختی خۆی سەر ڕێگەکانیە بوو بابا لە ڕێگەکانی دیت ئێ بەس تۆ خەڵکی شوێنێکی دیکەیت لە چیە کابراگە بۆ عاشق شاران و وڵاتی لۆ دەکە ئەدی تەواو بەس نییە چیدیم تااقەت نەما وازت لێ ناینەوەکیشی دیسە ێزە خۆری تێکە چی لە یەکی لێرە خوێ بە گرانە بە گوڵ لێ ڕوێنی باڵێ باڵێ حەزت لە گوڵا ئەدی کو دە چ گوڵێکە ڕوێنی لێرە حەچی هەبی جا خۆت گوڵی گوڵت بۆ چییە کار لە پیریا گوڵم نا قرسە بەخۆی شەکەم هەموو شەکان خۆتێکی ئەدی پیرەمێر چی دەکەن پیرەمێر حەزێکردنێک بەس ئەی خۆی ساش حەزێکردن ناکە لە حەزێکردێ ناکە هیچی شەکە دەگەڵ ناکە بەس لە حەزێکردنێ بەس لە حەزێکردنەیە باشە بۆ ئەکە تووڕە نابی تۆ تووڕە نابی ئەلەگەی کابینۆی تەینم لۆ ئەو بەڕاستە ئەدی کو ئەکە تۆ حەوت ساڵ خۆشە دویستە چۆن کەسێکی تری بۆێنی بۆ لۆ لاینم لۆ ژنجنە ئەرە وڵا دەخوا ئەدی کو ئەخوا هەڵێ ئەخوا ئەو بەڕاستی قساکەی کە ئەڵێ ژنێکی تری بۆێنم ئەرە لە بەڕاستی قسێکە ئەی لادە ئاساییە ژنێکی دیکە بێنێ هەیە بینن بدەنێ تر لێکەینەوە خۆی گوستێ دوولۆ لێ ناکەم والله عزیز بوون عزیز نەبن الله خەموو نەبی ئەخبووناحم بێرە وێدا چی وێدە با قوڕهار لە کۆرم ناونۆ بێرە وێدەم دەگەن تەریس زا دەبی پڕشکە ینی لێرە دەبێت قەچێکە پڕ دەکەم قەچێکە خی بێری تەریسا ویدەم زا کەیفی خۆیت وێ دەمی عنی چی ینی لێتە دەمیان نانا دەدەمێ تێکە دانێ تێکە دەی هەی نا دەبی تێکە بدەی تەریس بەخشێکە دەبی فەرکە دەی دەبی تێکە دێ تێکە دەی سلێمانی فێرەکە ئێستا جوان دەی ئەکاکە منوتم قورسە تۆ دەست نییە بەخۆی منی کوشت دەی تێکە دێ یەکە دیدەم بوتت قورس نییە وەڵا قورسە کە بێ خۆشە زبر تێکە ئێ تۆتت قورس نییە دەی کاکە تۆڕ تێکە فەردەم لە پڕک تا بەسە تێکە پڕکە دای ئەی هەوار ئاڵوەکە ڕاحەتتر بوو بە قورعان چڵێک بولێتە هەڵتەکەن دوتاوە دەی ئەمە زۆر قورسە تێکە دەی بەس نام چی لەمە خۆڵاکە دەی بۆ چیەتی پێ حەرەز وەستایی بە دیارمەکەکە بۆ یارمەتیمنایی تاو زۆر قورسەوە بەخسەم کە وەرە تۆزێک ئاڵو لەکەینەوە لەوە ئاسانتر و لەوە خۆشتریشە دەتەوێ مریشکە دمکە لە عێر دەدا مریشکە زبریا لە دەتەریس کرد مریشکە وەڵا تۆم پڕ کردی گونیەکە دابڕە تەگە پڕکردنێشە سچکین لەخوا کوڵێ ئەڵڵا چەند جوان کوڵیا بۆ نیشی خۆشە کوڵاوە دوو ساعتە چاوەڕێکین تا بکڵێت پێشەوە چاوەڕێکەین بکوڵی ئێستا خەریکە کوڵی جێ پێشەوە شتیەوە وردی کرد یەکەم جا وردت کرد اینجا شتەوە وردم کرد شوشتمەوە جوان لە ساگرمدانا ئێستاش خەریکە کوڵی یەکەم جاریش خێشتی تێ ناکەی وەنە بەس بەڵام دوو ساعت زۆرە بۆ گیا ئاوا خوڕێ بە کوڵاوی یار بە سووریکەوە ئەمە هەندە خۆین ئیوەشە خوڕێ ئێستاش زۆر جوان کوڵە
بەسامی ناخۆشە زان جای بەسوکردنەوەچی لێت ڕای دەستت بە دیسان دەیخەوە ناو سوزگی ئەدی دەبیبی پاڵینی زاتوایە لە ناوێت کەوت خواردنی دیکە شەراوەرە سەردار لێنەی بەڵێ زۆر خۆشترە چڕوونەکە داخویتە بە داغبی مناڵەکانیش حەزیان لە خواردنی سەردارە زۆر لە ماڵیان لەو بەمەوە هەمووتان ئەگەستە هیلکەنتی کرد ئەو جیاژ دەناوکەین ئەو ترسیش پێوە ئێتە سەر هەستەکەم جایی خۆشە بێ چەند منداڵت هەیە 6 ماشەڵڵا چەند کوڕ چەند کچ 4 کوڕ و 2 کچ یاخوا خوا لێت نەسەنن سەلامەت بخۆش بیا هەمویان لە سۆرانن بەڵێ دەخوێنن هەمووی ژنیان هێناوە شویان کردووە ژنیانی نایە سەیانیان ژنی نایە هیچیان نینە بووکەکانە بەدڵی خۆتن بەڵێ بەدڵی خۆتن یا بەدڵی کوڕەکەتن کوڕەکان نا بەدڵی کوڕانی لەو بەدڵی من بی چەند هێلکە بوو 1 2 3 4 5 ساماتم زۆر غەڵەتە 5 هێلکە بوو ئۆکەی هینی ناکەی ئەوەی ئیشکێنی زەردێنەکەی ئێستا پڕۆچی تۆزەچی تون زۆربەی جیاکانە بێ لەگەڵ هێلکە بێ بووە ئەوە بە هێلکەی خۆشە بیوڵە حەز ئەنگۆڵێن ترسە ئێجامی بە مناڵی ئاوە ماخسە دەستمانە تۆزە خوێشمان پێوە کردتر ئەمان خوارد هیوایەتمان بوو دایکم لێ شاردینەوە ئالوشی تێدەکەین ئالوش لەنا هێلکەکەی وەڵا بوو بە چلی فرای ئێستا زۆر خۆشە بی بخۆی حەزت لێ ئێستا نانی بینی جا بخۆی حات سناقەکە کەم نەبوو چیتری پێوە خوڕێ بێجگە لە ئەخرەگە ترش نەبی ئەتوانی دوایە لەمیە خۆی ترشی چیتری پێوە خوڕێ ئەوە بێجگە لە نان هیچی دیکەی ناوێ پیاز و ئەوشتانە ئەوەی حەزی لێ هەندێک کەس پیوازش پێخوا مێردەکەشت حەزی لەوەیە دەیخوا بۆی لێ دەنێی زۆریش بەهاران هەرجیانە خۆین زۆر باشترە ینی گۆل مزە و ئالو و ئەوە هەیە ئەسلێرکێ و پونگ و هەموو نەوەجیاک بە ڕەمەزانیشا خۆشەوە خۆش بۆ بەربان خۆشیە بۆ پاشێ و لەو بەربانجی لەو بەربانجی ئەی تێرەبی پێی ئەرێ وەڵا بەقەوەت ئێستا تۆزەچی بخۆی تێر